ڤینیسیای ڕۆژهەڵاتە بەسڕە جاران کۆیتیەکان ئەوەی بە مانجێک پەیدایان نەکرد بە یەک شەو لە بەسڕە خەرجیان کرد ئەڵێن کوچە و کۆڵانەکانی ڤینیسیایەک بووە بۆ خۆی ئەمێسا دیارترین نمونەی پیسبوونی ئاو و هەوا و خاکە 40 دانە ساڵاوەکەی کێشەی سوێری هەیە هەر چارەسەر نەبوو جا بۆهۆی پیسی ئاو هەواوە ساڵانە 3000 کەس لەم شارە تووشی شێرپەنجارن بەسڕە هەر بەخۆت نەوتەر خۆتی بوجە هەر تۆی بەندەری ئاوی هەر لای تۆی و بڕۆ خۆتی جا بەلوعی نەوتەکە بگرێتەوە عێراق ماڵ کاو لەبێ دەرگای بەندەرەکانی دابخات عێراق ماڵ وێرانە بێ بەڵام بەسڕە تەبیعەتی ئەو چرایی هەیە کە ڕووناکی بۆ ژێر خۆی نییە بەسڕە ئێستا ناو نیشانی گیرفانێکی بەتاڵ سڵاوتان لێبێت و کاتتان باش من محەممەدی شێخ فاتحم باسی قاسەکەی عێراقتان بۆکەم باسی کانگای نەوت و بازرگانی و پارە و پول و دراوی عێراقتان بۆکەم باسی بەسڕەیە جاڵێن مزگەوت بڕوخێ میحرابی هەرەمێنێ بەڵام کە تەماشای و کوچە و کۆڵانانی بەسڕاکەیت ناڵێ ڕۆژێ لە ڕۆژان خۆش بووە ئەڵەی خوا هەر لە سەرەتاوە بە ناشرینی و پیسی و ناحەزی خەڵقی کردووە دیمەنەکەی دیکەش پەیکەرەکەی بە دەرشاکرد سەیابە یەکێکە لە دامەزرێنەرانی شیعری حوڕ لە وێژەوە دەبی عەرەبی سەیاب لە گوندێک لە قەزای ئەبی خەسیب لەسەر ڕۆخی شەتڵ عەرەب لەدایک بووە زۆری بە باڵای بەسڕەدا گوتووە بەڵام ئەم بەسڕێنە ئەم بەسڕەیە شانی خەفەت و کروزانەوەیە نەک ستایش ئەگەر سەیاب ئەم بەسڕەیە ببینێ ڕەنگە وەشی زانی بێتی بیری بچێتەوە یەکێک لە کێشە هێزگار گەورەکانی بەسڕە ژینگەکەیەتی ئەمڕۆ و ئەم شەو تاوناوتاوە چمۆ سەر بابەتی ژینگە ئێستا باسی و دیمانانەتان بۆ بکەم کە دێنە شانی من ئەمە جۆگەیەکە 145 ساڵ لەمەوە بەردروست کراوە ناوی جۆگەی یان کەناڵی عەشارە ئەوە تا بە تۆڕ و زبڵ و ئەم شتانە ینی زبڵ و خاشاکەکەی لە کەناڵی یاوی عەشاری بەسڕە دەرەێنرێت کەناڵەکە پڕ بووە لە پاشەڕوو ئاوەڕووی ماڵان شارەوانی و چالاکوانانی ژینگە پاشیەکەنەوە لە 1350 شوێنەوە ئاوەڕۆ دەڕژێتە نێو ئاوی کەناڵی عەشار ئاستی ئۆکسجینی ئاوەکەی لە نێوان 0 بۆ 2 میلیگرامە بۆ هەر لیترێک لەو ئاوە جا بەهۆی پیسبوونی ئاوەکەیەوە بۆ نێژی هێجگار ناخۆش بە درێژای کەناڵەکە بڵاو بۆتەوە کێشەی بۆ ئەو 600 ماڵە دروست کردووە کە لەسەر کەناڵەکەن چالاکوانێکی ژینگە قسەی کردووە لەسەری با بزانین چیەڵێ باگوێ لێبگرین هذه الحملة البيئية ئاماج لەو هەڵمەتە ژینگەیە هۆشیاریە بۆ ئەوەی کە ڕۆشنبیرێکی گشتیری نێو هاوڵاتیانی بەسڕە بڵاو بکرێتەوە چونکە شارەکە چەندین کەناڵی ئاوی تێدایە ئەم کەناڵە بەشێکە لە بیرەوەری دانیشتوانی بەسڕە وەڵا خۆ پێم خۆشە گفتوگوێ بکەم لەگەڵ بەڕێز دکتۆر شکور مەحموود جاسم دکتۆر شکور دکتۆرای هەیە لە بواری ئابووری لە زانکۆی بەسڕە بربژێری هاوپەیمانی تەسمیمە لە بەسڕە وەڵگەماندایە دکتۆر شکور ئەو کاتت باش هیوادارم کەمپینێکی زۆر پڕ چالاکی و جموجوڵێ بەڕێ کردبێ ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی سەرەکی ترین کێشەکانی بەسڕە و بەسڕایەکان چی نێستە أهلا وسهلا ومرحبا بكم. سڵاو لە ئێوە و بینرانتان زۆر سپاس بۆ ئێوە. بەسڕە ئێستا بە قۆناخێکی بوژانەوەی ئابووریدا تێدەپەڕێت. دەتوانین بڵێن گەیشتۆتە قۆناخێکی پێشکەوتوو لە بوژانەوەی ئابووری و کاری جددی. ئەوەش لە پێناو پێشخستنی ژێرخانی ئەو شارە کە پێشتر بەهۆی ئەو جەنگانەی ڕوبەڕووی عێراق بوونەوە بە دەست وێرانیەوە دەیان ناڵاند. ئێستا شاری بەسڕە بۆتە شوێنی کاری گەورە بە فەزل و هەوڵی پیاوەکانی. ژێرخانی شارەکە لە نزیکەی هەموو ناوچەکانی شارەکە لە کاردایە بە تایبەتی لە سنتەری شارەکە لە دەوروبەر گوند و قەزا و ناحیەکانی شارەکەش لە قۆناخی داهاتوودا بنیاتنانەوە دەست پێ دەکات. ئێستا پرۆسەی بنیاتنانەوە گەیشتۆتە قەزای زوبەیر لە قۆناخی داهاتووشدا
لە باکوور و ڕۆژهەڵات دەست پێ دەکات پاشان لە گشت ناوچەکانی بەسرا پشت بەخوا. بەڵێ دکتۆر بەسڕە ئێستا گرفتاری کۆمەڵێک کێشەی گەورەیە، پیسبوونی هەوا، پیسبوونی خاک، پیسبوونی ئاوەکەی. کام لەو پرۆژانەی بەڕێستان باسیەکەن لە بواری ژینگەییایە و لە پاکردنەوەی ژینگەی بەسڕایە تا دێر ژمارەی توشبووان بە شێرپەنجە لە زیادبووندایە. ئەگەر تۆ وەکو بربژێرێک دەربچیت یەکەم کارت چییە بێت دکتۆر؟ نعم بالحقيقة نعم البصرة تعاني من مشكلة بەڵێ لە ڕاستیدا بەهۆی کێڵگەکانی نەوت و گازەوە بەسرا بەدەست کێشەی پیسبوونەوە دەناڵێنێت. هەموو لایەک دەزانن بەسرا بەرهەمێنەری سەرەکی نەوتە لە عێراق و بەدەست پیسبوونیشەوە دەناڵێنێت. چارەسەری سەرەکی پیسبوونیش وەبەرهێنانە لە گازی سروشتی. من خۆم پسپۆرم لە وەبەرهێنان لە گازی سروشتی و نامەی ماستەرەکەم لەبارەی پیشەسازی گازی سروشتی بووە. بۆیە پشت بەخوا لەگەڵ هاوڕێیانم لە ئەنجومەنی پارێزگا هەوڵ دەدەم وەبەرهێنان لە گازی سروشتی ببێتە یەکەمین کار. حکوومەتیش پلانی هەیە وەبەرهێنان بکات لەو کەرتەدا. بۆیە پشت بەخوا ساڵی داهاتوو دەبێتە ساڵێکی باش بۆ بەسرە لە ڕزگاربوونی لە پیسبوون. بابەتی دووەم بابەتی پشتێنەی سەوزە. پلانێکم هەیە بۆ پشت بەستن بە سوودە کۆمەڵایەتیەکان لە نەوت. ئێستا کۆمپانیا نێودوڵەتیەکانی نەوت کە لە بەسرە وەبەرهێنان دەکەن سوودی کۆمەڵایەتیان هەیە. دەکرێت ئەو سوودانە تەرخان بکەین بۆ کشتتوکاڵ لە بەسرا. دەتوانین پیشەسازی خۆرمان ببوژێنینەوە و بگەڕێنینەوە بەسرا. ئەوەش پیسبوون بە ڕێژێکی بەرچاو کەم دەکاتەوە. هەروەها ئێستا بەسرا هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ گەڕاندنەوەی بەسڕی سەوز. بۆیە پشت بەخوا ئەمە کێشەکە چارەسەر دەکات. دکتۆر ئێستا ڕێژەی سەوزایی لە بەسڕە چەندە؟ ڕاشکاوانە پێت بڵێم زۆر کەم بووەتەوە. ئێستا هیچ ئامارێکم لا نییە ناوچە سەوزەکان دیاری بکات. بەڵام دەتوانم پێت بڵێم کەم بووەتەوە. ئەوەش بەهۆی کەم ئاویەوەکە ڕوبەڕووی دیجلە و فرات بووەتەوە. هەروەها بەسرا بەدەست زۆربوونی سوێری شەتول عەرەبەوە دەناڵێنێت کە لە ئاوی کەنداوە سەرچاوە دەگرێت. ئێستا وەک چارەسەرێک بۆ ئەو کێشەیە وەزارەتی سەرچاوەکانی ئاو هاو ئاهەنگی لەگەڵ هاوپەیمانی تەسمیم دەکات و کۆمپانیایکی ئیتاڵی دەهێنن تاوەکو ڕووپێوی بکات بۆ دروستکردنی بەنداوێک لەسەر شەتڵ عەرەب و شوێنێکی گونجاو هەڵبژێرێت. هەروەها جۆرەکەشی گونجاو بێت. ئەوەش لە پێناو پاراستنی ئاوی شەتڵ عەرەب و ئاودێریکردنی زەویەکانمان و سەوزکردنەوەیان بە پشتیوانی خوددا. پرسیاری کۆتاییم دکتۆر، کاروبارەکانی فراوانکردنی بەندەرئاوەکانی بەسڕە کە بڕیاروە لە ساڵانی داهاتووە بێ بە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ بەسڕە و بۆ عێراقیش بەکوێ گەیشتووە؟ لە کاتی خۆی تەواو دەبێت؟ نعم مشروع الفاو الكبير پرۆژەی فاوی گەورە پرۆژەیەکی گرنگە و پلان هەیە بۆی. دەستکەوتەکانیشی بەرچاون و 70 لە سەتی تەواو بووە لەو 5 پرۆژەی هەیە. ئێمە سەردانی بەندەرەکانمان کردووە. خۆشم تایبەتمەندم و لە ڕاستیدا تێزی دکتۆراکەشم لەسەر بەندەرەکانە. بۆیە دەتوانم بە تەواوی عێراقیەکانی ڕابگەێنم کە پشت بەخوا قۆناخی یەکەم لە ساڵی 2025 دەست پێ دەکات و عێراق دەتوانێت پێشوازی لە یەکەم کەشتی بکات لەو ماوەیەدا. بۆش عێراق دەتوانێت لە ساڵانی دواتردا قۆناخەکانی دیکە تەواو بکات. بەڵام قۆناخی یەکەم و پێشوازیکردن لە کەشتیە گەورەکان کە بارەکانیان دەگاتە 20 تاوەکو 24,000 کۆنتێنەر لە کۆتایی ساڵی 2025 دەست پێ دەکات پشت بەخوا. خلال سنة 25 في نهايتها إن شاء الله تعالى. والله دکتۆر ئیشتان قورسە بەسڕە هێندەی گەورەی شارەکە و هێندەی گرنگیەکەی کێشەی زۆرتانەیە. خوا فرسەتان بە زۆر سپاس دەکەم دکتۆر شکور محمود جاسم، دکتۆرا لە ئابووری، هەروە بربژێر لە فراکسیۆنی تەسمیم لە بەسڕەوە لەگەڵمان نبووی. هەر بژی زۆر سپاس دەکەم. من هەر لەسەرم بابەتانە بەردەوامە بم مەڕۆنا ئاسا گەڕێمەوە چەند چرکەیەک. جا خۆی لە ڕاستیە دەرهێنان و بەکارهێنانی نەوت لە عێراق شتێکی تازە نییە. بابلەکان دەمێک کە بەرهەمەکانی نەوتیان بە شێوازی جیاواز بەکارهێناوە. بەڵام ئێستا کە باسی نەوتی بەسڕاکەین ئەو دیمەنانەی کە دێتە سەر شاشە دەیبێنن
ئەوە بەرەمێنانی نەوت و هەناردەکردنێتی لە ساڵی 1935 بابی Then بینی. moving where Sir Arthur Walker pumps in action, and the oil which has flowed from the heart of Iraq is taken aboard the tanker British Fusilier. With pictures of 3 ceremonies. First at Tripoli, Syria. ئێستا باباسی نەوتی بەسڕەتان بۆ بکەم زۆر قسە و باسەسە نەوتی بەسڕە کراوە هەموو جارێک عنی هەبێ هەر باسیکی نابێ باسی نەکەی نایە باسی بەندەرەکانی نەکەی بەڵام ئێستا ئەو داتانی کە لە بەردەمای بنیشێک لەوانە ئەمە مەسەلەن پێمانەڵێت کە 67 ملیار و 800 ملیۆن بەرمیل نەوت لە ژێر زەوی بەسڕە و وەسڕایەکانە هەیە کاکاتە لە سەدا ئەو دەبینن لە سەدا 59 ئەو نەوتەی کە لە عێراقەیە لە بەسڕەیە با من هەندێک شتیکەتان پێ بڵێم 3 ملیۆن و 300 هزار بەرمیل نەوت لە بەسڕەوە هەناردەی بازاڕەکانی گیانەکرێ کە کاتە لە سەدا 98 ئەو نەوتەی کە هەنارداکرێ لە بەسڕەوەیە. ئێستا بەها لەسەرم بابەتە بمێنمەوە بەردەوامە بم حەزەکەم هەر سەرستان بۆ دیمەنانەش ڕابکێشم و پیاوە شەر دیسان وەکو من دەستی ڕاکێشا بۆ فلێرە بۆ ئەو مەشغەڵانەی کە هەیە چالاکی نەوتی لە بەسڕە زۆرە لە بەرەمێنان لە پاڵاوتن لە هەناردەکردن یعنی یەکێکە لە جیۆگرافیا ئێجگار دەوڵەمەنەکانی گیان تەنیا لە نەوتنا لە شتی دیکە شاوە کەمێکی دیکە بۆتان باسەکەم بەڵام ئاماژەم پێدا زۆرینەی زۆری ینی لە سەدا نەوت هۆشتی ئەو نەوتی کە لە عێراقا بەرەمەیەنرێت لە شوێ لە بەسڕەوە هەنارداکرێت بەڵام ئەو نەوتە زۆربەی کات بەشێکی هەندێک جار زۆر جار لە نیعمەتەوە بۆ بە نیقمەت بەڵگەم هەیە بەڵگەکە چییە؟ ئێستا بۆتانی باسەکەم سەرنج بن لێرە بۆتانە ژێڕمەوە ئەوەی کە دەیبینن لە سەدا 16 ئەگەر 100 کەسی بەسڕە بژمێرین 16یان هەژارن 201 کەس 201,000 کەس لە بەسڕە هەژارە سەدا 22 خەڵکەکەی بێکارن 710,000 کەس لە بەسڕە بێکارن بە هەژار و بە بێکارەوە زیاتر لە 900,000 بەسڕە و بەسڕایەکان چین ئەژار و بێکارن لە سای ئەو هەموو داهاتەی کە لە نەوت و لە خوورما و لە دەواازەی سنووری و کوورە لە دەواازەی ئاوی و لە هەموو ئەم پۆرت و بەندەرانەی کە هەیەی بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە وەیە کە ئەڵنگارێکی گەورە لە بەردەم بەسڕەیە هەیە بریتە لەو ژینگەی کە تا دێت پیسە بێت بۆ کێشێکی ێژگار گەورەی بۆ خەڵکەکەی دروست کردووە هۆکاری بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی و پەتا و درمی گەورەیە هەوایەتی پیسە خاشێتی پیسە ئاوێتی پیسە پیسبوونی ژاوە ژاو زۆرەیەکی لەوانە حەزەکەم باسی سووتانی پارەتان بۆ بکەم سووتانی پارە مەبەستم لە چییە؟ لەوەی کە تۆ پارێکە سووتێنی هیچی کە هیچ مەبەستمی شتێکی دیکە نییە ئەگەر مە سووتانی پارە نەبێ ئەم هەموو گازە جوانە چییە لەو فلێرانەوە لەو مەشغەڵانەوە ئەڕات وە سووتێ سەرنج بن باەسە بابێ مەم لاوە بۆتانی بژێڕمەوە ببینن ینی ڕۆژانە 1 ملیار پێسێجا گاز لە بەسڕە بەرەمەهێنرێت بەڵام 500 ملیۆن پێسێجا سووتێنرێت لە کاتێکە عێراق پێویستی بە زیاتر لە 1 ملیار و 700 ملیۆن پێسێجا لە گاز یعنی ئێمە گاز کارە باش کە لە ئێرانەوە دەیکڕین هەر بۆ ینی و گازەش کە دەیکڕین هەر بۆ مەسی بەرمێنانی کارەبایە ئەم پیسبوونە وای کردووە کە ئاستی پلەی پیسبوون دوو هێندە زیاتر بێت لەوەی کە هەیە ینی 61 پلەیەکامە دوو هێندە ینی ئەوە سی پلە بووە ئەم سیەش خۆی زۆرە بەڵام بۆ شارێکی نەوتیەوە و چالاشی تێدا بێ ئەبێ سی پلە بێ نەک 61 پلە بێ ئەمە یەکێک لەو کێشە گەورانەی کە پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە کەش و هەوا و ئاوهەوای بەسڕەوە هەیە باش باسی سەرچاوێکی دیکەی گرنگی داهاتی بەسڕەتان بۆکەم بەندەرەکان نوێ نین یعنی زیاتر لە سەدەیەکە ئەم بابەتە هەیە و لە سەردەی پاشایەتیدا ئەم بابەتی بەندەرەکان و دامەزانیان قسەی لەسەر کراوە چەندین بەندەری گەورەی گرنگ لە بەسڕە هەیە یەکیان ئەو قەسڕە لە سەردەمی عەبدولکەریم قاسم بەردی بناغی دانرا لە ساڵی 2003 بەدواوە لە سەدا هەفتای جوڵەی بازرگانی تێدا بوو داهاتی ڕۆژانەی لە باج و لە ڕسومات 1 ملیار دینارە لە ساڵی 2025 بڕیاروایە لە سەرەتای تلەو کاتە بەدواوە 20 بۆ 45 ملیۆن تۆن ساڵانە کاڵاو شتومەکی لێوە بگوازرێتەوە طبعاً بەندەری فاوی گەورەیشەکە لە
گەورەترین بەندەرەکان کە هەر لە بەسڕەیە و بڕیار وایە ینی ئەم جوموجوڵی ئەم بەندەرانە تا ساڵی 2035 دا بەهۆی جوموجوڵیانەوە لە گەشتیار لە کاڵا و شتومەک لە کۆنتینەر داهاتەکەی بکاتە 4 ملیارد دلار بۆی عێراق جگە لەو داهاتانەی کە بە چەندی شێوازی دیکەی ناڕاستە و خۆ دێن جا گەورەترین بەندەری وەک ئاماژەم پێدا دوای فاو گەورەتی بەدر خۆرە زوبێرە بچووکترینیشان ئەبوو فلوسە. دنیا هەمووی بە لێ خۆمان نەکەین بە چەرمە چۆلەکە ینی بەسەری بێژن نەگیراوەشتی زۆر زۆر باشی شەکرێت لە بەسڕە ینی ئەو دیمەنانی کە ئایی بینن ئەمە دیمەنی ڕێگای حەولێ ئەمە ڕێگایە کە بە دەوری بەسڕەیە دروستەکرێت و بنیادەدرێت یەکێکە لە گرنگترین ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە بڕیار وایە لە پارەی بودجە خەرج بکرێت و بە دەوری شارەکەی ئەمە ڕاکێشرێت توانای لە خۆگرتنی 6480 ئۆتۆمبیلی هەیە تیرێم ڕێگایە با بڵێن کە بە دەوری بەسڕایە 80 کیلۆمەتر یەکێکە لە پرۆژە گرنگەکان ناگەر تەواو بێ لە کاتی خۆیان تەواو بێ وەک بە ژێری ئەو مۆدێلی کە هەیەی کەمە لە عێراقا کێشێکمان لە ناو مۆدێل و لە ناو سریدیا ئێشتی ئێجگار عجایب و غرای بکەین لە ئەرزی واقع خواگەی لێ جاری وایە لە ناو مۆدێلی سریدیا باخ پارشێکی نیشتیمانی گەورە دروست دەکەن لە ئەرزی واقع ئینجانەیەشی ئەمێنێت و هیچی نامێنێت ئەمەش ئەوە بە مۆدێل زۆر زۆر جوانە ئەگەر ئەوە دروست بکرێت توانێت کێشەی هاتوچووە بەشێشی هەمووی لە بەسڕە چارەسەر ببێ. ئێستا بان و قورچێک لە بودجەی بەسڕە بگرین خۆیان چەنە کەڵکی و قورچگرتنی لێ نییەوە نە زۆر نییە بەڵام ئەوی پەیوەندی بە بەشە بودجێ و شارەوە هەیە لە بودجەی ساڵی 2023 عێراق زیاتر لە 2 تریلیۆن و 100 میلیارد دینار بریتێ لە بەشە بودجەکەی وەروها ئەوەی پەیوەندی بە بودجەی پەرەپێدانی پارێزەکانەوە 170 میلیارد دینارە باشە؟ جا بەسڕە یعنی نەوت یعنی دەواازەی بازرگانی پێشەم یعنی خوورمە یە ساڵانی 1970 بۆ 1970 لە کۆی 33 ملیۆن دار خوورمای عێراق 12 ملیۆنیان لە بەسڕە بوو بەو هۆیەوە عێراق لە ڕیزبەندی پێنجەم گەورەترین هەناردەکارەکانی خوورما بوو لە جیهاندا ئێستا تەنیا 2 ملیۆن و 800 هزار دار خوورما هەن کاول بووە خەڵکی سووتێنێ نەوتەکەنە ژێری بە بیانەوەی وشک بۆ گۆڕانی کە شەوا ڕوویداوە شوێنەکەی تەختەکەن ئەیکەن بە پرۆژەی نیشەجێبوون و بازرگانی و هەموو ئەم شتانە جاران دیاردەیەکی سروشتی هەبوو ئەوە بوو کە شەوان ئێستش هەرماوە بەڵام دارستانەکان نەماوە بە شەوان ئاودانی سروشتی هەبوو هات بۆ هۆی هێزی ڕاکێشانی مانگەوە ئاوەکە ئاوی شەتڵ عەرەب هاتەوە ناو دێستانەکان دارستانەکان بە بێەوەی مرۆڤ دەستی هەبێ لەو ئاودانە بە جوانی بە سروشتی خوا ئاوەکەی بۆدان و ئاوەکاتە ناو دارستانەکان و بەیانی ئاوەکە گەڕایەوە خوورمایەکی ئێجگار بە لەزەتی هەبوو بەڵام ئێستاوە دۆخی دارخورماکانی بەسڕەیە باشە من پێویستە کات قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەم هاوکارم هەستیار قادر کاکەسیار فەرموو ئیدیتۆر لە دەسکی عێراقی ئامادەکار و پرۆدیوسەری بەرنامەی 15 زۆر بەخێربێ کاکە زۆر سپاس هەربژیت باباسی بودجەی بەسڕە بکەین بەتایبەتی پەیوەندی بە بودجەی پێترۆدۆلارەوەیە کاکەسیار بودجەی پێترۆدۆلار چەندە چی لێ دێت؟ طبعا لەبەرەوەی بەسڕە زۆرترین بەرهەمێنانی نەوتی هەیە زۆرترین پشتی پێترۆدۆلاریشی بەرەکەوێت کە ڕێژەکەی لە سا 5 دانراوە یعنی لە سا 5 داهاتەکەی بەڵام کێشەیەک هەیە کە تا ئێستا خەرج نەکراوە ڕەنگە تا کۆتایی ساڵیش خەرج نەکرێەوەیە کە پرسەکە لە نێوان وەزارەتی پلاندانان و دارایی و دیوانی چاودێری دارایی ون کراوەڵێ پێوەری تازە دانێن بەڵام بە تەخمینی مانگانە لانی کەم 300 میلیۆن دلاری بەرەکەوێت یعنی ئەگەر لەم 5 مانگە حساب بکەین تقریبا ملیارێک و 500 میلیۆن دلاری بەرەکەوێت بەس لە بودجەی پێترۆدۆلار جگە لە غازیش لەبەرەوەی ئەوە کێ دوای ئەو بودجەیە خەرجەکاتەوە پارێزگا ئەتوانێت یان کێ طبعا ئیدارەی شارەکەیە بەڵام وەزارەتەکان بەڵام ڕێنماییەکی وەزارەتی دارایی عێراق هەیە بۆ خەرجکردنی بودجە لەوێ تەفاسیلەکەی تایە کە ئەم پارەیە توانن بۆچی خەرج بکەن جایەکێک لە نقطانەی کە باسی کرد مەسەلەی پیسبوونی شاری بەسڕێ جادەوبانەکانی ئاوەکانی یەکێک لە فەقرەکانی ئەو ڕێنمایی ئاڵێ دەتوانن لە بودجەی پێترۆدۆلار بەشێکی بۆ خەرجی پاکردنەوە دابنێن بەڵام بۆ موافقەتی تەمەڕ بە ڕەزامەندی سەرۆکوەزیران یان لایەتی ئەو بابانەیە ئەو شوێنانی کاتوانی
تیا خەرج بکەیت زۆر باش یعنی مەرجی خۆی باشە ئەوەی کە من بیستمەوەیە ژمارەی بەربژێرەکانی بەسرە زۆرن ئەمە لای تۆ چ مانایەکی ئەو کارەکەی چییە؟ خۆیت بەراورد بە شارەکانی دی کە تەمان سێم پارێزگا لە ڕووی مەسەن زۆری ژمارەی بەربژێرەوە لە دوای کێوکێوە لە دوای بەغدا و نینەوە 570 بەربژێری هەیە ینی ئەگەر تەقسیمی 22 کورسیەکەی بکەین تقریبا 23 بۆ 24 بەرەکەی وابزانە ینی کورسیە ئەوە کەس ململانەی لەسەرەکە تەمان یەکێک لە بابەتەکان پەیوەندیدارە بەوەی کە ئەو شارانەی کە دەوڵەمەندن کورسێک چەند کەس ململانی لەسەرەکە تقریبا 22 بۆ 23 بۆ 24 کەس ینی ئەوە کەس ئەوەیەکە ئەو شارانەی کە دەوڵەمەندن ینی داهاتی باشیان هەیە وەکو ئەوەی کە باسێک مەسەلە بەس خەرجەکە لە ناوبوجێ سەر 2 تریلیۆن دینارە هەمیشە ڕکابەری لەسەری زۆرە لەبەرەوەی ئەگەری شکستێنانتیایە لە ئیدارەیە کەمترە لەبەرەوەی پارێکی زۆرە لە بەردەستایە داهاتێکی زۆری تایە کۆمەڵی گرێبەستی زۆری تایە جگە لەوەش ئەوانەی کە دەبن بەندامی ئەنجومەنی پارێزگایە ئیداری شارەکەکەن دەرفەتی امتیازاتیان زیاترە خاڵێکی دیکە ئەوەیە ئەمە عێراقە ڕەنگە دەرفەتەکانی گەندەڵیش لە گرێبەستەکاندا لە بۆ نمونە ئەو ئاسانکاری کە بۆ هەنێ لە کۆمپانیەکان ئەکرێ ئەوەش یەکێک لە جانیبانەیە کە هەمیشە شەڕ لەسەر ئەو کێشی دەسەڵاتە ئەکەن دەبەست تا زۆر سپاس با پێکەوە ڕندی قسەکانمان لە کامێرە یەک سیرکەین شتەکان ببینیم زانی گوشراوی قسەکانمان چی بووە راپۆرتەکە بینین و خی گەورەتان ئەسپێری بەسرە گیرفانە پڕەکەی عێراق سەرچاوەی ڕزق و ڕۆزی ڕۆژانە زیاتر لە 3 ملیۆن بەرمیل لەو دەردەێنێت و 1 ملیار پێسێجا غازیش دەکاتە بوتڵەوە ئەم شارە بەلوعی نەوتەکەی بگرێتەوە عێراق لە برسا دەمرێت ئەگەر $100 پەیدا بکات 99 دۆلاری لێ دەستێن و 1 دۆلاری دەدەنێت ئەوە تا لە بودجەی 2023 زۆرترین خەرجی پارێزگاکان بۆ بەسڕەیە گەیشتووەتە زیاتر لە 2 تریلیۆن دینار بەڵام 1 لە 100 ئەو پارەیە کە دەیخاتە بودجەی عێراقەوە بەو هەموو داهاتەوە 1 لەسەر 5 شارەکە بێکارە و 16 لە 100یش هەژارن شارێکە نیعمەتەکەی لێ بۆ بەنیقمەت و وەک مارەکەی شێخۆمەر داوێتی بەگەردنیەوە ببینن ئەو هەموو دووکەڵی لە مەشخەڵەکانیەوە دێتە دەرەوە خەڵکەکەی تووشی سیل و سەرەتان کردووە 12 کاژێرجارێک یەکێک بەهۆیەوە گیان لەدەست دەدات 40 ساڵە کێشەی ئاوی شیرینی هەیە ڕێژەی خوێ لە ئاوەکەی داگەیشتۆتە 30,000 بەش لە 1 ملیۆندا کە نابێت لە 1000 تێپەڕێت